بەڕێزان قوتابیانی خۆشەویست، پشتیوانانی گروپی دەرماڵەی قوتابیان بگەڕێنەوە. ئێمە وەک دەستەی بەڕێوەبردننی گروپی دەرماڵەی قوتابیان بگەڕێنەوە لە زانکۆی ڕاپەڕین ئێوەی قوتابیان دڵنیا دەکەینەوە کە بەردەوامین لە چالاکی کاتەی مافی قوتابیان دەگەڕێندرێتەوە. بەڕێزان ئێمە وەک دەستەی نوێنەرانی شاری ڕانیە و زانکۆی ڕاپەڕین هاودەنگ و هاو هەڵوێست و هاو ئامانج لەگەڵ نوێنەرانی گروپی دەرماڵەی قوتابیان بگەڕێنەوە لە سەرجەم شارەکان. بەڵێن دەدەین کە مەینەتی و ئازار و ناخۆشیەکانی ئێوە بگەێنینە لای هەموو بەرپرسەکان و لایەنە پەیوەندیدارەکان. بەڕێزان وەک ئاگادارن چەندین سەردانی و هەوڵی مەیدانی دراون بۆ گەیاندنی داواکاریەکان. سپاس بۆ خوا تاوەکو ئێستا تا ڕادەیەک پشتگیری و پێشوازێکی باشمان لێکراوە، بەڵام ئەمە تەنها بەز نییە و پێویستە لایەنە پەیوەندیدارەکان زیاتر بەدەممانەوە بێن و بڕیارەکان و وتەکانیان بکەن بەکردار. ئێمە وەک نوێنەرانی ڕانیە داوا لە قوتابیان دەکەین بێهیوان نەبن و کۆڵ نەدەن و بەردەوام بن لە پشتیوانی کەمپینەکەمان و لەگەڵمان بن. ئێمە بەردەوامین و دەست لە ناو دەست یەک دەتوانین مافەکان بگەڕێنینەوە. پێویستە ئارام بگرین و بەیەکەوە بەردەوام بین لە فشارەکانمان بۆ سەر لایەنە پەیوەندیدارەکان و هەموو ڕێگەیەکی مەدەنی و سەردەمیانە بگرینە بەر. بەلایەنە پەیوەندیدارەکانیش ڕادەگەێنین. وەک هەموو لایەکتان ئاگادارن لە ئێستادا بارودۆخی قوتابیان بە شێوەیە کە لە زانکۆ پەیمانگاکان کەوا زۆر سەخت بووە و ناخۆش بووە بەهۆی کەمی بژێوی و داهات و ئەو قەیرانە دارایی کە ڕوبەڕوومان بووبوویەوە ئەو بارودۆخەنە هەموارەی کەوا بەسەر گەلەکەمان داهات بوو. بەداخەوە لە دەرەنجامی هەموو ئەمانە لەم ساڵدا چەند قوتابیەک لە زانکۆی ڕاپەڕین هاتوونەتە دەرەوە بەوەی کەمی دەرامەتی و هەروەها خوێندنیان بەجێهێشتووە. هەر بۆیە پێمان وایە لە ئێستادا هیچ بیانوویەک نەماوە بۆ نەگەڕانەوەی ئەم مافەی قوتابیان و داواکارین لایەنە پەیوەندیدارەکان بە ئەرخێکی خۆیان هەڵبستن و مافی ڕەوای قوتابیان بگەڕێنەوە و داواکارین لە قوتابیانی خۆشەویست کە نەهێڵن ئەم هەوڵە خۆڕسکیە سربەخۆیە بەرەو ئاراستەی تر ببردرێت و بە سیاسی بکرێت و بکرێتە دەستکەوتی شەخصی. دەستەی سەرپەرشتیاران 15/4/2019 لە دوای 4 ساڵ لە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم بە بیانووی خراپی دۆخی دارایی هەرێم هەستا بە بڕینی دەرماڵەی خوێندکاران سەرڕای موچەی فەرمانبەرانیشی پاشەکەوت کرد، بەڵام دەرماڵەی خوێندکارانی بڕی و ئێمە ئێستا لە دوای ئەوەی کە ئەو قەیرانە نەما و شەڕی داعش کۆتایی پێهاتووە داوا دەکەین بەهۆی خراپی دۆخ و گوزەرانی خوێندکارانەوە داوا دەکەین هەرچی زووە کە دەرماڵی خوێندکاران بگەڕێتەوە کامە لە پێناو باشترکردنی ژیانی خوێندکار و زیاتر هەوڵدان بۆ خوێندن، چونکە بەڕاستی دەبینین ئەگەر بێت و لایانی دارایی خوێندکار باش نەبێ ناتوانێت هەوڵ بدات لە دەرس و دەوامدا. بۆ ئێمە داواکارین لە لایەنە پەیوەندیدارەکان ئەندام پەرلەمانان و پەرلەمان بەجددی بێتە سەرخەت بۆ ئەم کارە و دەرماڵی خوێندکاران بە پرۆژه ئاساک لە پەرلەمان و دەنجی پێ بدرێت بۆی بکرێ بە شتێکی ڕسمی، بۆی حکومەت نەتوانێت لە هەر کاتێکدا حەزی لێبوو بیبڕێت، هەر کاتێک ویستی بە فشار خوێندکاران بێنێتە سەر جادە و بە فشار داوا بکەن کە دەرماڵە بگەڕێتەوە. دەرماڵی خوێندکاران پێشتر بۆ ناو شار بڕی 40,000 بوو و بۆ دەرەوەی شاریش 100,000 بوو، بەڵام ئێستا هیچ دەرماڵەیەک نەماوە، ینی هیچ شتێک نەماوە کە بە پشتیوانێک بۆ خوێندکاران.